سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لەگەڵ بەشێک لە مامۆستایانی ئاینی سنووری شاری هەولێر کۆبوویەوە. کۆبوونەوەکە تایبەت بوو بە پرۆژە یاسای پەروەردە کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕەوانەی پەرلەمانی کوردستان کراوە. بە ئەرک و وەزیفەی خۆمانی دەزانین بەرگریکردن لە شەریعەت و لە ئاین و بەرنامەی خوا. عەبدوسار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت ئەو بەرپرسانەی کەس بە نوێنەری ئاین و ئیسلام نازانن جگە لە خۆیان بۆچی ئێستا شەرم دەکەن لەوەی ئیسلام وەک ئاینی زۆرینەی مسلمانان بناسێنن. بۆ بڕوون و بەڕاشکاوی کێمە میلەتێکین مسلمانین 195 ڕەنگە زیاتریش مسلمانە خۆی بە مسلمان دەزانێ بۆ تێکەڵ بە مەسیحی بکرێ بۆ تێکەڵ بە یەزیدی بکرێ بۆ تێکەڵ بە کاکەیی بکرێ بە شتێکیکە بکرێ بۆ بەڕوون و ڕاشکاوی ئەگەر تو زۆر جار دەڵێ ئێمە سەرکردەکانی ئێمە ئەوەی ئەم هەرێمە کوردستانە دەڵێ خۆمان پێ لە هەموو کەس مسلمانترە کەس بە نوێنەری ئیسلام نازانین کەس ئێمە مسلمانتر نییە ئیسلامەتیمان پێ مەفرۆشنەوە. ئەی باش ئەگەر وایە بۆچی ئەو ئیسلامەتێک کە تو بە حسابی خۆشانازی پێوە دەکەی دەڵێ کەس ئێمە مسلمانتر نییە بۆ لێرە جار نەکردەوە بڵێ کاکە ئیسلام ئاینی ئەم خەڵک و میلەت وڵاتەیە جار کرد بە بڕگەیەکی تایبەت برگت بایە پێویستە ئەمما دانش گەنجیان پێ بدرێت وەک ئاینی ئیسلام زاو هاتبایە خوارن لە مادەیەش کە برگت بایە ئاینی مەسیحیش و ئەوانی دیکەش مافی ئەوان هەیە کە بەپێی قەناعەت و بیربارەکە خۆیان مادەکانی خۆیان بخوێنن. لای خۆشیانەوە ئەو مامۆستا ئاینیانەی بەشداری کۆبوونەوەکە بوون دەڵێن دەستبردن بۆ بابەتی پەروەردەی ئیسلامی بەو جۆرەی بکرێت بە مێژووی ئاینەکان جێگەی قبوڵکردن نییە. مادە 14 بڕگا ئێکێ و یا دوێ ئەپڕاستی ئەو زۆرە خەتەرە یا ترسنۆکەکە بۆ وەزارەتی هەی ئەبێ مادە هەموار بکەتەوە یعنی شێتن تەغەیڕێ پەروەردە ئیسلامی دا بکات کەیفە خو مثلا کێم کات یان زیێدە کەتن خاصەتەن ئەو بەحسی کو تێتەکردن وەکو مثلا ئاین مثلا پەروەردە ئیسلامی بکەنە مێژوو ئاینەکان یان مثلا قورئانە پیرۆز کە پیرۆزی لێڤەکەن بەز بێژنە قورئان یان قوتابی نابێت مامۆستا بێشتە ئیسلام دینە حەقە و ڕاستە ئەف قوتابیە بکەیفە خو بۆ دینێکی هەڵبژێریتن یان ناوێ پێغەمبەری صلی الله علیه وسلم کە بێتە هینان سەڵاواتە نەدەنە سەر کە ئەف تشتە پڕاستی جێ قبیلکردنی نییە و مامۆستایت ئاینی قبیل ناکەن و هەروەتف ئەف ملەتەش لێ قبیل ناکەتن لازمە تشیار بن چونکە رەب العالەمینی بۆمەت قورئان دوێ بەحث کردی کە قورئان یا پیرۆزە. لە مادەی 14 پرۆژە یاسای پەروەردەدا کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە باز لە لیژنەیە کراوە کە دەسەڵاتی گۆڕین و هەموارکردنەوەی پەروەردەی ئیسلامی هەبێت ئەوەش ئاشکرا بووە کە ڕێکخراوێکی ئەمریکی پرۆژە یاسایەکی داوەتە پەرلەمان بۆ گۆڕینی پەروەردەی ئیسلامی بۆ مێژووی ئاینەکان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.